دارستان ڕۆژێ بوو بە هەرایان باڵندەی ناو دارستان ڕۆژێ بوو بە هەرایان کەوتبوو نابەهانە دەنووکی کامیان جوانە کردیان باشە ڕادەنووک لێکیان ڕنی پەڕوت و ڕێویا پیر پەیدا بوو مڕی لێ خۆشکردن زوو وتی دەنووکی هەڵۆ ڕێکتی ژاوەک چەقۆ هەڵۆی گورج و دانا و ژیر تێگەیشکا ڕێوی پیر دەیەوێ با هاژەهاش هەڵۆ بکا بامقاش باڵدارانی پێخڕکە تا خۆی ورگی لێ پڕکات. تانکی میوسکەکە چەند خۆشە. سڵاتان لەبێ عزیزانی من، چۆنن؟ بە هیوام کە زۆر زۆر باش بن و زۆر زۆر دڵخۆش بن، هەمیشە لەش ساغ و بە باشی بتان بینم. ئازیزانم، ئەم پێنجشەممەیەش لەگەڵتانم بۆ ئەوەی کا بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم بەرنامەکەی ئێوە. هەروەکو ئاگادارن کە هەموو ڕۆژانێکی پێنجشەممە کاتژمێر 5 بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانە. زۆر دڵم خۆشە بەڕاستی. جا ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 هەروەها 0 5 53 59 0 دڵیام کەی سەربەرتان کردەوە ژمارانە بیرتانە چۆتەوە. ئازیزانم، بەرنامەی ژیری و دیاری لە 5 بورگە پێگاتووە. 5 بورگە. جا لە بورگەی 5ەمەوە دەست پێکەین؟ بەڵێ، وەرن لەگەڵنا. کات دەنگی میوسکەکەم بۆ زیاکەن. بورگەی 5ەمان بورگەی پرسیارە گشتەکانە کە بە پێی وێنەکان مناڵەکان هەڵێبژێرن کە حەزەکان لەسەر چ بابەتێک پرسیاریان لێکەم. من پرسیارم بۆ ئامادە کردوون. بورگەی 4ەمان بورگەی پۆلەکانە کە بە پێی پۆلەکانی هاوڕێکانم پرسیارمان ئامادە کردووە. پرسیاری ئاسان پێمەڵێن کاوان لە چ پۆلێکن، منیش بۆکسی ژمارەکەیان بۆ کەمەوە پۆلیان بۆ کەمەوە دواتر پرسیاریان لێ یەکەم. بورگەی 3ەمان بورگەی کۆکردنەوە لێکدان هەروەها کەمکردنەوەشمان هەیە. ئەنجا من لێتانە پرسم بزانم سێ کۆ سێ چەنەکات. ئەبێ ئێوە پێم بڵێن، ئەبێ خێرابن. ئەنجا لەگەڵیشیا بورگەی 2ەمانەیە، بورگەی دۆزینەوەی جیاوازیەکان بە هەمان شێوە 5 جیاوازیمان بۆ دۆزنەوە. واتە دووبارە ژمارە 5. بورگەی یەکەمیشمان بورگەی دۆزینەوەی بووکەڵەکانە بە پێی پیتەکان کە دیاریەکەن بووکەڵێکتان بۆ دەرەچێت. دواتر بەکردنەوەی 3 بۆکس یاخود کردنەوەی 3 پیت یاخود کردنەوەی 3 بووکەڵی تر ئەبێ بیدۆزنەوە کە بووکەڵەکەی هاوشێوەی لێکوایە. و زۆر زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەی ژیری و دیاریەکەین سوپەر فاست بۆ دابینکردنی دیاری جوان و باش بۆ هاوڕێکانمان. ئێستاش کاتی ئەوەیە کە پەیوەندەکان وەربگرین. زۆری لاکم کێمان لەگەڵا. تخوا بەڕاستانە ڕەنگینمان لەگەڵا. چەند دڵم خۆشە. بازین ڕەنگین چۆنە؟ ڕەنگین ڕەنگین من زۆر دڵم خۆش بوو. بۆچی پەیوەندێکی داخرایەوە؟ ئێستا بێتاقەت بووم. قەینەکە کێمان لەگەڵایە دواتر؟ کانی بەڵێ، چۆنیت؟ باسی دادەکەوە. من زۆر باشم. کانی تۆ چۆنی؟ دڵ و باسە؟ منیش باشم. یاخوا باش. زۆر سپاس دەکەم. تۆش یاخوا باش بی، هەمیشە باش بی. خێزانەکە و چۆنن؟ باشم وەڵا، زۆر سپاس. هەمیشە باش بن. لەکوێ لەگەڵمانای؟ لە سلێمانی. سلەیمانی شارەکەم بۆم تاوکە.
شارە خۆشەویستەکەم. شارە خۆشەویستەکەم هەرە بێت. زۆر باشە، چەند ساڵیکانی؟ 11 ساڵ. تەمەند درێژ بی، من و تۆ هاوتەمەنی. باشە، با بڕێنە لای بورگەکەمان. بورگەی یەکەممان دۆزینەوەی بووکەڵەکانە. ئەنجا دڵنیام کە بینەری بەرنامەی ژیری و دیاری. هەموو پێنجشەمەیەک بینەری؟ نە. ئەی چەند پێنجشەمە؟ چەند پێنجشەمە جارێ؟ بەشداری کردو پێشتری. پێشتریش بەشداری کردووە. زۆر باشە. کەواتە خۆشحاڵین کە وەکو دووبارە و وەکو هاوڕێی بەرنامە لەگەڵمانایت ئەم ئێوارێ. جا چ پیتێک دیارەکەی کانی؟ پیتەکەی تۆی تیان نییە کە بەس نونمان هەیە، ییشمان هەیە. نە، پیتی نون. بابی کەینەوە بزانین چی تایە. با بڵێن یەک، 2 سێ. فیلەکەمان بۆ دەرچوو. فیلە ڕەنگا ڕەنگە یەکەش کراوە لە خۆیەوە. با دەخینە. دواتر سپیتێکەکەیتەوە. زۆر باشە. دادەتەوار یارمەتی مەدەی؟ بەسەر چاو یارمەتی تێم. پیتی مەکەرۆ خۆی کراوە لە خۆی بەزمەی کەرە. باشە. ئەنجا ئەتوانی بڕۆیتە پیتەکانی سەرەوە. بزانە چ پیتێک دیاریەکەی. ئەتوانی تۆ ئێستا سێ پیتی کەمان پێ بڵێ چانسی کردنەوەی سێ پیتیکەت هەیە بۆ ئەوەی کە فیلەکە بدۆزیتەوە. پیتی خێ. باڵێ. 1 2 3 کیسەڵەکەمان بۆ دەرچوو. گوێی بێرە 2 بۆکسیکەت ماوە. ئەتوانی یارمەتی بدادەتەوە؟ باش. تۆ بینیت کیسەڵەکە بوو فیل نەبوو؟ بەڵێ. پێت خۆش بوو؟ پێت ناخۆش بوو؟ باشە، ئێستا من دڵخۆش دەکەم. هەر لەو ڕیزیان بمێنەرەوە. سپیتێکەکەیتەوە. پیتی ڕێ؟ بەڵێ. چۆن بووتە ڕێ؟ کێ وتی بڵێ ڕێ؟ خۆ وتە ڕێ؟ لەگەڵ دایکمە. زۆر باشە، سڵاوم هەیە بۆ دایکە. جابا ئێستا من و تۆ دایکت پێکەوە پیتی ڕێ بکەینەوە. 1 2 3 چاپڵەکانتان. پیرۆزەکانی گیان دڵخۆش بووم کە براوە بوویت. بە هیوام کە تۆش دیارەکەمان وەرەگری بە هەمان شێوەی من دڵخۆش بی. هاوڕێکی کەمان وەرەگرین؟ بەڕاستە؟ لاڤیامان لەگەڵایە؟ تخوا بەڕاست زۆر دڵخۆشم. لاڤیا؟ بەڵێ. چۆنی؟ باشم، سپاس بەخێر. منیش زۆر باشم. زۆر سپاس. زۆر دڵخۆش بووم کەوتیان لاڤیامان لەگەڵایە. منیش زۆر خۆش. چەند ساڵی؟ 11. چەند؟ 11 ساڵ؟ بەڵێ. تەمەند درێژ بی. هاوتەمەنی کانیت ئەو هاوڕێی پێشووترمان. جا ئەو براوە بوو. تۆش بە هەمان شێوە براوە بە. باشە؟ لەکیەوە لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانیەوە. زۆر باشە، خۆشحاڵین. جا با دەستکەین بە یاریکردن. ئامادەی؟ بەڵێ. منیش ئامادەم. جا پێمان بڵێ چ پیتێک دیاریەکەی؟ لێ. لێ؟ بەڵێ. بۆ؟ شتەکەم پیتی ناوەکەمە.
لەبەرەوەی یەکەم پیتی ناوەکەتە من زانیم بەستم زام خۆشتە زانی بابی کەینەوە 1 2 3 2 3 تۆپە پەمەیەکەمان بۆ دەرچوو باڵێ بەرزە لە تەواناوم لازیە منوتم چی؟ منوتم لاڤیا؟ لازیە باشە لازیە ئێستا ئێمە تۆپە پەمەیەکەمان بۆ دەرچووە جا چ پیتێکی ترەکەیتەوە؟ لازیە باشێ بێت لازیە ش بۆ لازیە 1 2 3 کیسەڵکمان بۆ دەرچوو زۆر جوانە هاوڕانەوە ئاوتانیا بە کیسەڵەکە؟ باش ئاگادار بن ها لازیە چ پیتێکی ترەکەی تۆ پیتی شێکی ساڵەکەی تیا بوو واتە 2 بۆکست ماوە بەڵێ توانم یارمەتیت بە بچۆ ڕیزی سەرۆ سەری سەرۆ تێ وەکو کێ وەکو چی؟ پیتی تێ نمونەیەک وەکو کتێب باشە ما بیکەنە 1 2 لازیە بڵێ 3 بەرازێکمان بۆ دەرچوو با خێرات دایخەمەوە ئێستا لازیە 1 بۆکست ماوە بە هیوام کە بتوانی بیدۆزیتەوە ئەگینا بەداخەوە براوەی یەکێک لە دیارەکانی ئەم ئێوارێمان نابی اینجا هەر لە ڕیزی سەرەوە بمێنەرەوە کە پیتی بێمان ماوە مێمان ماوە گمان ماوە کامیان؟ گوێم لێ نیە گوێم لە پیتی گێ نییە بە هیچ شێوەیەک هەرگێ؟ ئاخر گوێم لێ نەبوو پیتی گێ دڵنیایت؟ نایکۆڕیت؟ چ پیتێک؟ ب میم پیتی گ کامیان؟ ب بڕێنە لای ب نایکۆڕیت با پیتی ب بکەینەوە و بڵێین 1 2 3 چاپلەکانتان هەروەکو بینیتان لازیە توانی کە هەردوو تۆپە پەمەیەکە بگەێنە بە یەکتری و ببێت بە براوە یەکێک لە دیارەکانمان ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بنەتوانن پەیوەندیمان پێ بکەن هەر ئێستا بژمارەکانی 0 770 460 99 هەروەها 0 773 0 53 59 لە دوای ناوبڕێکی زۆر کورت ئەگەڕێمەوە بۆلاتان
ژیری وەرە با بەرامبەر ژیریەکە دیاریەکت پێشکەشکەم جیاوازی ئەم دوێنێم بۆ بدۆزەرەوە یان کیسەڵێکمان بۆ دەرچوو یەکێک لەم بۆکسانە کیسەڵەکەی تری تێدا بەڵام تۆ ئەبێ پێمان بڵێ کە لەکوایە ئەی ئایا ئەزانیت 7 کە ڕەهەشت چەنەکات باشە لە پۆلی چەنی با بەپێی پۆلەکەت من ژمارەیەکە بۆ هەڵبژێرم یاخود بۆکسێکمان بۆ هەڵبژێرە و با من پرسیارێکت لێ بکەم بۆسن بۆ کۆڕۆن با پێتان بڵێم ڕۆژانی پێنجشەمە بینەرمان بن گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ وەک نیشتیمان زۆر سپاس عزیزانی من گەڕامەوە بۆلاتان بە هیوام کە دووبارە لە شتاخ و دڵخۆش بن هاوڕێ جوانەکانم لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 هەروە 0 773 0 53 59 0 ئەو نوێ نابێ هەرگیز بیرتان بچێتەوە باشە؟ ئێستاش ئێمە لە بڕگەی دووەمی بەرنامەی ژیری و دیارین دووبارە زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەکەمانەکەین سوپەر فاز بۆ دابینکردنی یاری جوان بۆ هاوڕێکانم و ئێوە دەتوانن سەردانی فامیلی مۆڵکەن بۆ ئەوەی کە یاری سوپەر فاز تاقیکەنەوە یاریکی زۆر چێژبەخش و خێرایە کۆمەڵک ئۆتۆمبیلن کە ئەتوانن پێشکەوتنکەن لە نێوان یەکتریا لە نێوان خێزانەکانتانە یاخود هاوڕێکانتانە منیش بەرن لەگەڵ خۆتان زۆر سپاس ئێستاش بۆ بڕگەی دووەممان دوو هاوڕێمان وەرەگرین بە ناوی ئایەمان لەگەڵا بڕاستانە سلام علیکم دادەک خەواریکم ئای قوربانە بم ئای گیان عەلەیکە سەلام چۆنی سەلامەت بی خۆش بیت چۆن ئایا دەنگی زۆر خۆش زۆر سپاس دەنگی منت بەدڵ بوو بەڵێ بەڵێ لە خەوما بووم بە پاڵەوان یەکم کردە سەر شان دووپیلی بەچکە بەچکە بەڵامە کێشا بە گوێچکە کەفوومە کرد کەفوومە کرد بەرارێ چێلێکە خوارێ مەم گرتە ئەددان سەرین گرتە بوو ئەم خورا لە پڕێکە کە بژنی یەکسەر لە خەو ڕاپەڕین ئەوانەی جێتان لێبوو هەموو ئەخۆکە ئەوەکوون کورە لە خەوەکەما هەبوو وەربژی دەست خۆش گۆرانێکی زۆر تایبەتە لە لای من لەبەرەوەی کە یەکێکە لە گۆرانیە کۆنەکانی ماوەی مناڵانی کورسات کە هاوڕێکانی کەشمانوانی ئێستا وینەرمانن ئەتوانن سێری یوتیوبەکەمانکەن کورسات کیتس بۆ ئەوەی کە گۆرانی پاڵەوان ببینن جا زۆر خۆشە ئەڵێ من پاڵەوانم دواتر ئەڵێ کورە ئەوانەی گوێتان لێم بوو لە خەوەکەما هەبوو ئایا تۆ خەوت بینیوە ببی بە پاڵەوان؟ بەڕاست تۆش خەوت بینیوە؟ بوویت بە پاڵەوان؟ ئەی مارەکەشە گرتە بوو سەرتە خوڕان؟ زۆر باش ئایا ئێستا لە بڕگەی دووەماین دەست پێ بکەین؟ کەواتە با دەست پێ بکەین هاوڕێی بەرنامەی ئایا؟ کەواتە تۆ لە سلێمانیەوە لە گەڵمانای تەمەنت 12 ساڵە وابزانم؟ تازە دەرچوم بۆ سێ تازە دەرچووی بۆ سێ تەمەن درێژ بی بە سلێمانەکەم ڕاست بوو وایە؟ بەڵێ کوا چەپڵەکانتان
زۆر بەشداریم کرد. چۆن ئایا؟ پار زۆر بەشداریم کرد. پار زۆر بەشداری کرد. ئەی ئەم ساڵ بۆچی دەنگت نییە؟ وەرناگیرێ. وەرناگیرێت، بەڵام پێم خۆشەکە کۆڵت نایەوە هەر هەوڵت داوە و ئەمڕۆ لەگەڵمانای. حەزم نەکرد هاوڕێکەم بەشدار بن. حەستە کرد چی؟ هاوڕێکانێکم بەشدار بن. بەباشی گوێم لێت نییە ئایا. بەڵام کاتێک دیارەکەت وەرگرت باشە هاتی بۆ کورسات ئاگاداریان کەرەوە بۆی کە ئەگەر منی لێبم یەم بۆلات یەکتریە بینین باشە زۆر حەزەکەم لە نزیکەوە بتبینم دواتر گۆرانی پاڵوانیشم بۆ بڵێرەوە. بەسەر چاو. زۆر باشە ئایا دەستکەین بە دۆزینەوەی جیاوازەکان؟ بەڵێ. با دەست پێ بکەین با پێکەوە بڵێین یەک دوو سێ هەر بژیت. چاوەڕێین. با دەست پێ بکەین. ڕەنگی مانگی ئەسپەکە. یەک مریشکەکە مرکەکەی لەسەر ئاشوشەکە. ئافەرم ڕوونەکەیتەوە ئەو دوو. عەرەبانەکەش سەر عەرەبانەکە لەوێژ مریشک نییە. سێ لای مەڕەکەش ڕووی لای لاکیکەیە. چوار جوچکەکە مریشکەکەمان وت. مریشکەکەش هەیە. جوچکەکە جوچێک جوچکەکە ڕاستەکەیت. هەر بژیت ئاڕێ جوانەکەم ئایگیان پیرۆزی بێ بوویت بە براوەوەتە سەردانی کەناڵە جوانەکەی کورساتەکەی لە دەباشان بۆ ئەوەی کە دیارەکە دووەربێگرێ و منیش ببینی لە نزیکەوە. جا ئێستاش ئەڕۆینە لای هاوڕێکی کەمان بەناوی ئانیا. تخوا بەڕازانیەوە لەگەڵا. وای چەند دڵم خۆشە. ئانیا باڵێ چۆنی؟ باش یاخوا باشبی. ئانیا ناوەکەت ڕاستەوەیە؟ باڵێ زۆر باشە. لەکوێ لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانیەوە. چەند ساڵیت؟ 11 ساڵ. 11 ساڵ تەمەن درێژ بی 11 جار. جا ئانیا ئەگەر ئامادەبی دەستەکەین بە دۆزینەوەی جیاوازەکان. دڵنیام کە تۆ زۆر حەزت لەم بڕگەیە وایە؟ باڵێ. چەند زیرەکەم. با دەستکەین بە دۆزینەوەی جیاوازەکان لەگەڵ بینەران با پێکەوە 5 جیاوازی بدۆزینەوە. ئێوەش لە ماڵەوە 5 جیاوازیم بۆ بدۆزنەوە باشە؟ با دەست پێ بکەین. یەک دوو سێ. ئێستاش دەستەکەین بە دۆزینەوەی جیاوازەکان. وێنەکە بینی؟ داری ناتێت زۆر سافە. چاوەڕێ بین. چۆلەکە پەیزانی خێرا دەرچوو لەلانی پەنجەرەکەش پەیزانی. لەکوێ پەنجەرەکە چی؟ ئەمیان ڕەنگی تۆخترە باشە. دوو چیتر؟ چاوی بەرازەکەش. چی بەرازەکە؟ قازەکەش. ڕەنگی چاوی بەرازەکە ئەوە سێ. قازەکە
کڵاوەکەی دارەکەش دان چیەکە؟ دارەکەش پێیزانی خێرا دەرچوونەلانی پیرۆزە هاوڕێوانەکەم بۆیت بەبراوە یەکێک لە دیارەکانی ئەم ئێوارەیەبان زۆر دڵخۆش بووم بەڕاستی. ئێستا ڕۆینە لای بڕگەی سێمان. وای هاوڕێن بڕۆم ڕۆژمە لای بڕگەی سێم. بڕگەی سێم تەنگی میوزیک. ئازیزانم کۆکردنەوەمان هەیە، جاران یاخود لێکدان یاخود کەڕەتمان هەیە، کەمکردنەوەشمان هەیە. جا کێمان لەگەڵایە با ئەکسەر پێم بڵێ سێ کۆ سێ چەنەکە. میروان چۆنی قوربانە بم، ئەحواڵە؟ باشیت؟ من باشم. لەکێوە لەگەڵمانای هەمیشە باش بیت. سلەیمانی چەند ساڵی؟ 6. کەواتە سێ و سێ چەنەکە؟ 6. هەر بژیت شەفڵەکانتان. بەڵام ئەمەیان خەڵاتی لەسەر نەبوو. ئەڕۆینە لای بڕگەکەمان، بڕگەی ژمارەکان. جا پێم بڵێ کۆکردنەوە یاخود جاران یاخود کەمکردنەوە کامیان هەڵەبژێری بۆی دواتر خەڵاتت ببێ. کۆکردنەوە دەی بەشکم دووبارە سێ و سێکە بێتەوە. دەست پێ بگەین؟ با دەست پێ بکەین. پێم بڵێ 1 2 3 و دەنگی تەلەڤیزۆنەکەشی یەک تۆز کسکە. من لە ماڵی ئەوان قساکە مەزانی. 1 2 3 باش. 4 کۆی 11. ئەگەر بێت و 4 کۆ بکەیتەوە لەگەڵ ژمارە 11 ئەکاتە؟ 15. هەر بێژی. پیرۆزە هاوڕێ جوانەکەم بۆیت بە براوە دڵخۆش بووم. هاوڕێکی کەشمان وەرەگرین بۆ ئەم بڕگێمان بە ناوی ئاریا. ئاریامان لەگەڵە؟ خۆ بڕاستانە؟ ئاریا چۆنی ئاریا گیان؟ من باشم یاخوا تۆ باش بێ. قوربانە بم، مادەم تۆ باشی منیش زۆر باشم. با 2 لایک بۆ بکەم بۆست. من لە پۆلی یەکم. لە پۆلی یەکیشی هەر بژی تەمەند درێژ بی. ئەلیکیۆ لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانیەوە لەگەڵمانای. یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ دوام جارێتی چەند دڵخۆشم. تۆش دڵخۆشی وەکو من بەس ڕاست. نەخوا بەزیاد. قوربانی. ئەنجا ئێستا ئەڕۆینە لای بڕگەکەمان کە کۆکردنەوەمان هەیە، کەڕەتمان هەیە، کەمکردنەوەشمان هەیە. تۆ لە پۆلی یەک. با کەمکردنەوە بێ هەر بژیت. با لە ژمارە زۆرەکانەوە دەست پێ بکەین، چونکە ئەگەر بێت و ژمارە کەمەکان لێکدانی ژمارە زۆرەکان کەی نابێت، وایە؟ بەڵێ. زۆر باشە، کەواتە با دەست پێ بکەین. دەست پێ بکەین؟ بەڵێ. ئەی بۆچی پێشەوەی دەست پێ بکەین گۆرانێکم بۆ ناڵیت؟ ئامادە نیت؟ یان گۆرانی خۆشە زانی؟ بەخوایتم نەبینی ئێستا. بەخوای چی نەبینیە؟ کێجوان. باشە، کەواتە دەست ئەکەین بە لێکدانی ژمارەکان. با پێکۆ بڵێین 1 2 3. ئەمە چەنە؟ 11. ژمارە 11 ئەگەر کەمی کەیتەوە یەکی لە دەربکەیت. 11 کەم 1 10. هەر بژی. پیرۆزە هاوڕێ جوانەکەم دڵخۆش بووم کە براوە بووی. تخوا بۆسم با یەک چاپڵێکەش لێبین. 1 2 3 کوا دەنگی چەفڵەکان؟
هاوڕێیان گوێتان لێم نییە؟ خەین ئازیزانم بڕگەی چوارەم و پێنجەویشمان ماوە بەڵام لە دوای ناوبڕێکی زۆر کورت بچیم نەهێڵن دواتر دڵم پڕە بێت ئێستا گەڕێمە بۆ لاتان باشە؟ وەرە با بەرامبەر ژیریەکە دیاریەکت پێشکەشکەم جیاوازی ئەم دوێنێم بۆ بدۆزەرەوە یان کیسەڵێکمان بۆ دەرچوو یەکێک لەم بۆکسانە کیسەڵەکەی تری تێدا بەڵام تۆ ئەبێ پێمان بڵێ کە لەکوایە ئەی ئایا ئەزانیت حەوت کەڕە هەشت چەنەکات؟ باشە لە پۆلی چەنی با بەپێی پۆلەکەت من ژمارەیەکە بۆ هەڵبژێرم یاخود بۆکسێکمان بۆ هەڵبژێرە و با من پرسیارێکت لێ بکەم بۆ چۆڕۆن با پێتان بڵێم ڕۆژانی پێنجشەمە بینەرمان بن بۆستن بۆ چۆڕۆن ڕۆژانی پێنجشەمە بینەرمان بن کات چەپڵەکانتان زۆر سپاس زۆر دڵم پێخۆشە زۆر سپاسانگەم زۆر سپاس ئازیزانم ئێستاش لە بڕگەی چوارەم و پێنجەمین بڕگەی چوارەممان بڕگەی پۆلەکانە کە بەپێی پۆلەکانی هاوڕێکانمان پرسیارمان ئامادە کردووە ئەنجا ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 هەروە 0 773 053 59 09 یەکەم هاوڕێمان بە ناوی کێوەیە؟ ئایەمان لەگەڵا ئایا ئەلو چۆنی ئایا؟ وەڵام من باشم یەخوا باشبی لەکوێ لەگەڵمانای؟ لە چەمچەماڵەوە لە چەمچەماڵەوە خۆشحاڵین ئایا چەند ساڵی؟ لە پۆلی دووم پۆلی دوو هەر بژیت کەواتە من ئەبێ بۆکسی ژمارە دوو بکەمەوە وایە؟ بەڵێ زۆر باشە چەند و چەنەکاتە دوو؟ 1 و 1 ئەی باشە ژمارە چەند کەمی کەیتەوە ئەکاتە دوو؟ سێیەکی لێدەچێ 3 هەر بژیت یاخود 4 کەم دوو ئەکاتە دوو ئەگەر کەڕەت بێت چۆن؟ ئەگەر کەڕەت بێت یا کەڕە دوو؟ دووەکە هەردوو کا چەپڵەکانتان ئێستاش ژمارە دوو ئامادەیە بۆی کە من بیکەمەوە تۆ ئامادەی ئایا؟ بەڵێ ئامادە منیش ئامادەم با بیکەینەوە 1 2 3 بڵێ 3 چاوەڕێ بم بووکەڵەیەک دەرچدات خۆمە پرسیارەکانە بڕگەی بووکەڵەکانمان کۆتایی پێهات پرسیارێکی زانستی ئاسان بۆ ئایا ئەخوێنمەوە بزانم ئەوانەی کە ئێستا بینەرمانن ئەتوانن وەڵامی ڕاستمان پێ بڵێن ئایا ئامادەی؟ ئایا ئامادەیە؟ بەڵێ کام ئەندامی لەش پاڵ بە خوێنەوە دەنێت بۆ هەموو بەشەکانی لەش؟ سیەکان دڵ قەت کام ئەندامەی لەش پاڵ بە خوێنەوە دەنێت بۆ هەموو بەشەکانی لەش؟ دایک ماڵێ دڵ دایکێڵێ دڵ کە جوانە کەواتە با یەک چەپڵی بەهێز بۆ دایکی عالێ بێ
هەر بژی دایکیان زۆر سپاس بۆ دایکت پیرۆزتان بێ و دواتر خەڵاتەکەشتان بۆ ئەنێرین بۆ چەمچەماڵ ئەنجا هاوڕێکی کەمان وەرەگرین بە ناوی لانا 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 بەڵێ چۆنی باشم چەندێک زۆر یاخوا باش بی زۆر لە کیۆ لەگەڵمانای ئەلبەت هەر زۆر دڵخۆشینەی چەند ساڵی لە پۆلی چەنی یەک هەر بژیت کە جوانە لانا گۆرانین بۆڵی لانا خوا بڵێ باش وەرە پێکەوە گۆرانیە کەڵێن باشە من و تۆ پێکەوە گۆرانیەکەی هەموو مناڵێک لە بەرێتی کاڵێ کەروێشک ئەیسە لانە لەبەری نییە لانا ئەو گۆرانی ئەوی کاڵێ کەروێشک لانە و لانە ناوەکەی تۆش لانا و لانا دەی با بیڵێن یەک دوو سێ کەروێشک کەوێک لانا و لانا گەیرا سەر پشتانە زۆرێک زوونێک زەردانە ماسک ئەکا ڕۆژانە هەر بژیت من بە شێوازێکی کەژی زانم لانا ئەڵێ کەروێشک لانە و لانە گوێی لا سەر پشتانە چاوین و قان پرخا پرخ ڕێوی هاتووەتی نەترسن باشە پخ باشە لانا ئێستا ئەبێ بۆکسی ژمارەیەک بکەینەوە یەک یەک دوو سێ هەر بژیت یەک دوو سێ ژمارە یەک پرسیارێکی ئاسانە ڕووەک پرسیارەکەمان ئەڵێ لانا ڕووەک بەڵێ ڕووەک چییە؟ زیندووە یاخود بێهەستە یاخود نازیندووە؟ زیندووە زیندووە هەر بژیت پیرۆزە لانا بوویت بە براوە یەکێک لە دیارەکانی ئەم پێنجشەممەیەمان دڵخۆشم ئەڕۆینە لای ناوبڕ یاخود بەردەوام بین ناڕوینە لای ناوبڕ بۆ ئەوەی کە هاوڕێکمان وەربگرین بە ناوی کارێز دەستخۆش خۆش بیت کارێز بەڵێ چۆنی زۆر باشە هەمیشە باش بی لە کێ لەگەڵمانای لە هەولێر لە هەولێرەوە لە پایتەختەوە لەگەڵمانایە کارێز دڵخۆشم زۆر زۆر لەبەر تۆ نەڕۆژ بە ناوبڕ بۆ ئەوەی کە تۆ وەربگرین ئەنجا کارێز گۆرانێکی خۆشم پێشکەشەکەی یاخود بڕۆینە لای بڕگەکەمان باش ئاشتی لە کۆتیا پێلێن دەریا لێوێ ڕووبارستانیا لەسەر دلا بەرگنگ لە پەڕێنشاریوی بلبلە لەسەر ڕێژیانێ لەسەر دلێژیانێکی سەرسەکی سیرێسم بە ئاوازانی هێسم داما کوردستانی ئاشتی بۆ تر جیهان هەر بژیت هەر بژیت یەک چاپڵی خێرا دەست خۆش هاوڕێ جوانەکەم جا ئێستا پێم بڵێ کام بۆکسە ئاکەیتەوە بڕگەی پێنجەمان بڕگەی وێنەکانە بڕگەی پرسیارە گشتەکانە بەڵێ ژمارە پێنج نا ژمارەکان نا ژمارەکان پۆلەکان بوو بڕگەی چوارەم بوو کۆتایی پێهات ئێستا لە بڕگەی پێنجەماین بڕگەی کۆتایی بەرنامەی شیری و دیاری وێنەکان وێنەکان شوتی وێنەکان شوتی بەڵێ با بکەینەوە بزانین چ پرسیارێکی تیا یەک دوو سێ سێ شوتێکە پێمان ئەڵێت پرسیارێکی ئاسانە شوتی کام ڤیتامینەی تێدایە ڤیتامین C ڤیتامین D
ویتامین B. بس دەتوانیت هاوکاری بکەیت؟ باشە تۆ ڤیتامینێک بڵێ خۆی شووتی سێ جۆر ڤیتامینی تایە بەڵام لەم هەڵبژارنانەی کە من ئێستا پێتەڵم یەکێک لەوانەی تایە ڤیتامین C، ڤیتامین D، ڤیتامین B. ڤیتامین لە بینی بیا نازانم چیانیانە بیان دی. لە بینی B و D ئایت؟ بەڵێ نازانم دەتوانی هاوکاری بکەیت لە بینی ئەو دوانە؟ ئەو دوانم ئەو دوانە باش بۆچی لە بینی ئەو دوانێ خۆی ڕاستی ڤیتامین B نا سێرکە ڤیتامین B و D ڤیتامین C ڤیتامین C بەڵێ زۆر باشە باش بوو هاتە دەرەوە لە بینی B و D کەواتە زۆر بە خێرا یەک چەفڵەی بەهێز باش بوو گۆڕیت هاوڕێ جوانەکەم پیرۆز بێ نەمەزانی چۆن پێت بڵێم هیچیان نییە لەو هەڵبژارنانە بەس باش بوو خۆت گیر بووی وتت ڤیتامین C بەڵێ شووتی ڤیتامین C تایە و ڤیتامین A شی تایە و ڤیتامین B6 شی تایە کەواتە بیخۆن زۆر سوودی هەیە هاوڕێیەکی کەمان وەرەگرین و کۆتا هاوڕێمانە ناوی سەمیرە سەمیرە ئەلو سەمیرە ئەلو چۆنی باشە چەندێک باشی چەندێک باشی زۆر پێم خۆشە کە زۆر باشی لەکوێ لەگەڵمانای لە هەولێر بەڕاستە کەواتە منیش زۆر باش و دڵخۆشم کە سەمیرە لە هەولێرەوە کۆتا هاوڕێمانە توانیت پەیوەندیمان پێ بکەی هەستەکەم یەکەم جاریشتە بەڵێ هەر بژیت دڵخۆشم کە هاوڕێی نوێمان بەردەوام پەیوەندیمان پێواکەن جا چەند ساڵی سەمیرە 13 ساڵە چۆن؟ 13 ساڵ تەمەەن درێژ بیت لە شتاق بیت دڵخۆش بیت زۆر سپاس پێم بڵێ سەمیرە پێشۆی بڕۆینە لای بورگەکەمان هیچت بۆ ئامادە کردوم کە پێشکەشمکەی یان یەکسەر بڕۆینە لای بورگەکەمان باشتە بڕێنە لای بورگەکەمان کەواتە باخیرا بڕۆینە لای بورگەکەمان باشە چ وێنەیەک هەڵە بژێری ئەو هەموو وێنەیەمان داناوە وێنەیان ژمارە بێ زەحمەت وێنە خۆر تیشکێکی هەتاو لا پڕ و نەکاو بەرەبەیانێک کە بەست بووم چاو هاتە ژوورەکە لە پەنجەرەکە خۆی کرد بە لوتما ئەیدا ختووکە زانیم مەبەستی یاریەکەی چییە پێی وتم هەستە ڕۆژی پێنجشەممەیە ئەنجا با بیکەینەوە یەک دوو سەمیرە بڵێ سێ بۆکسەکانمان ناکرێنەوە گەر نەڵێن یەک دوو سێ هەر بژیت سەمیرە پێم بڵێ تۆ ماوەی چەندێکە سەری بەرنامەی ژیری و دیاریەکەی بە دڵتا لە برۆی کە یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی با ڕای تۆ ژوەر بگرم دەربارەی بەرنامەکەمان بۆ ماوەی 1 مانگە تەماشا دەکەم بۆ ماوەی 1 مانگە تەماشامانەکە دڵخۆشم زۆر سەمیرە جا بە هیوام کە براوە بی بۆ ئەوەی کە دیارێکی جوانت بۆ بنێرین بۆ هەولێر باشە ئینشاڵڵا زەوی چەنەم هەسارەیە لە کۆمەڵەی خۆردا سێەم پێنجەم شەشەم چەنەمە سێەم هەر بەشیت زۆر باشە سەمیرە دڵخۆش بووم کە براوە بووی پیرۆز بێم هەموو هاوڕێکانم براوە بوونم پێنجشەممە هەر هەمویان پیرۆزیان بێ بە هیوام کە دڵخۆش بن کاتێک دیارەکانیان پێئگات یاخودەوانی کە لە سلێمانین
سەردانی کەناڵە جوانەکەی کورساتەکەن لە دەباشان و دیارەکانیان وەرەگرن. ئەوانەی تریش کە لە دەرەوەی سلێمانین لە چەمچەماڵ و هەولێرەوە کاتێک پەیوەندیان پێوە کردین، ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین، ئێوەش ئەتوانن لە ڕێگەی نووسنگەکانمانەوە دیارەکانتان وەربگرن. ئازیزانی من دووبارە زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەکەمانەکەین سوپەرفاست بۆ دابینکردنی دیاری جوان بۆ هاوڕێکانم. هەروەها کاتێک دیارەکانتان وەرەگرن کارتێکی سوپەرفاستی جۆرەگرن بۆ ئەوەی کە سوودمەند بن لەو یاریە چێژ بەخشەی فامیلی مۆڵ و بچن تاقی بکەنەوە. جا ئازیزانم خۆشەویستانم بەرنامەی ژیری و دیاریان پێنجشەمبەیەم پێشکەشکردن، بەڵام دڵم نایەت کە ماڵ ئاوایتان لێکەم. چی بکەم باش من چی بکەم؟ هەرە بێ خوافیزی بکەم هاوڕێن؟ باشە بەس ئەتوان پێشەوەی خوافیزی بکەم ماڵاوایی لە بینەران و هاوڕێیانم بکەم گۆرانیەک بڵێم، چونکە تا پێنجشەمەکەی کە نایان بینمەوە توانم؟ زۆر سپاستانەکەم، زۆر سپاس. پێم بڵێن یەک دووسێ هاوڕێیان با گۆرانیتان بۆ بڵێم. بینیم لا خەومە بەرزم لا زاوی ئەفرم با نەرمی، لا بەرز و ناوی هەور و باڵنداش، وتیان ماترسە بارستر باوە جوانە، جوانە نەکەوی بارستر باوە جوانە، جوانە نەکەوی